بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک لەسەرەوەیە کە ئایا تۆی بەڕێز پێت وایە سیستەمی موچە لە هەرێمی کوردستان چی لێ دێت؟ دیارە لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە کە ماوەی چەندین ساڵە بە زۆر لەلایەن ئەنجومەنی وەزیرانی کوردستانەوە بە بڕیارێک بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستاندا سەپێنراوە لەگەڵ پێشێنانی کابینەی نوێیەم مشتومڕوو قسەی زۆری لێ دەکرێت بە تایبەتی لەوەی کە باز لەوە دەکرێت کابینەی هەشتەم کابینەی نوێیەمە و کابینەیە کە سیستەمی پاشەکەوتی موچە ناهێڵێت کە ئەمەش دیارە قسە و کاردانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە بە تایبەتی لەلایەن موچەخۆرانەوە قسەی زۆری لەسەر دەکرێت و هەندێک لە ئابووری ناسانیش باوەڕیان وایە کە پاشەکەوتی موچە هەرگیز هەڵناوەشێنرێتەوە بەڵکوەوەی کە دەکرێت دەستکاری ڕێژەی موچە دەکرێت. خەڵک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر ئەم بابەتە نووسیوێتی کە بەڕێز ڕاوێژ عومەر دەڵێ بە بڕوای من باش نابێت و پاشەکەوت هەردەمێنێت. سوبحان حسێن دەنووسێت پاش پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی و بڕێنی دەرماڵەکان پاشەکەوت نامێنێت بەڵام جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ سیستەمی پاشەکەوت نابێت. ئەوەش ڕایەکە کە دەوترێ پێدەچێت دەرماڵەکان لەسەر موچە لا ببرێ بە چاکسازی لە موچەدا و ئەو کات نسبەتێک لە موچە کەم دەکرێتەوە و ناوی دەنێن لەوەی کە هەڵۆشانەوەی سیستەمی پاشەکەوتی موچە. عوسمان ئەحمەد دەڵێت بە پاشەکەوت هەروەکو خۆی بێت خەڵک لێی ڕازیە مەبەستیەوەیە کە خەڵک ئەگەر ناڕازی بوونایە هەرچەندە ناڕزایەتی هەبووە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەلایەن فەرمانبەران و بە تایبەتی مامۆستایانەوە لەسەر پاشەکەوتی موچە بەڵام دیارە مەبەستیەوەیە کە خەڵک بەگشتی ڕازیە بەو سیستەمی حکومڕانی کە ئێستا هەیە بۆیە بە پاشەکەوت وەکو خۆی بێت توی هاوڵاتی و بینەری عزیزیش دەتوانین لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە هەیە پەیوەندیمان پێوە بکەی و ڕای خۆت لەسەر چاوەڕەکەمان دەر بە بڕیایە پێت وایە پاشەکەوتی موچە چی لێ دێت. سەڵاح ئەحمەد دەنووسێت تا حکوومەت پێک نێنرێت 1 دینار زیاد ناکات. دیارە خەڵک چاوەڕێی پێکێنانی هەموو کابینێ نوێم دەکەن چونکە بەڵێنە گەورەکەی لەسەر نەمانی پاشەکەوتی موچە لە کابینێ نوێم دادراوە. عەلی عەباس باوەڕی وایە کە دۆخەکە خراپتر دەبێت ئەوەش پێدەچێت بەوە ڕاستیە بێت کە لە ئێستادا لایەنە سیاسیەکان مادام تەوافقیەکی ئەوتۆیان لەسەر پێشێنانی حکوومەت و بە تایبەتی لە ناو پەرلەماندانیەوە لە ڕابردووشدا لەسەر چاکسازی بە تایبەتی موچە و خانەنشینیدا ناکۆچیەک هەبووە نەگەشتنە ڕێکەوتنەوە یاسایە پەسەند نەکراوە پرۆژە یاسایە بۆیە پێدەچێت دۆخەکە خراپتر بێت. بیلال عومەر دەنووسێت من پێم وایە قەت باش نابێت بێخەڵالی دەنووسێت تەنها خوا دەزانێت پاشەکەوت چی لێ دێت. پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵایە دایکی کەیوان لە عەربەتەوە. دایکی کێوان سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێمان بڵێ عەلەیکوم ئەسسەلام و ڕەحمەت الله ئەگەر پێمان بڵێ تۆ باوەڕت وایە سیستەمی پاشەکەوتی موچە چی لێ دێت؟ پاشەکەوتی موچەکەم برای بەڕێزەکەم لە 2004 مەعاشەکەمان بڕاوە ئایا حکوومەت بۆمان ناگێڕێتەوە؟ زۆر باشە. تۆ باوەڕت وایە حکوومەت جارێ پاشەکەوتەکە هەڵدەوەشێنرێتەوە یان تا ئەو کاتی کە ئەوەی کە فەوتاوە پێتان بدرێتەوە؟ وەڵایی بە خۆیان نەزان ئایا هەڵێ وەشێنیان هەڵی ناوەشێنەوە چەند ساڵە بڕیانە ئایا بۆچی نایان بە هەژارەکان و بە تەقسیرەکان لە پای چی ئەم چەند ساڵە ڕاگیراوە میانە فەقیرن ئەم هەموو نەوت و سەرۆت و سامانوان لەم کوردستانە بۆچی بۆ فەقیر نییە؟ باوەڕت وایە دەتوانن هەڵی وەشێنەوە موچەش وەکو خۆی لێ بکەنەوە؟ توانایان هەیە باری ئابووری هەرێمی کوردستان باشە؟ ئایتر خۆ نەفەقیر دین برای باوکم خۆ نەفەقیرن ئەمنە داماون کەنەیان دێت ئەوە نەبێ ئەوە چییە؟ 250,000 چییە؟ نێن بەم فەقیر هەزارە. دایکی کێوان تۆ موچەخۆری کوێیت؟ وەڵام ئێوەشدانەیە. هی ئێوەش پاشەکەوت کراوە چکە سێوەش لە 150,000ەکەەوە بۆتەوە چەند؟ لە 2004ەوە پاشەکەوت کراوە بۆیان نەگەڕاینەوە. باشە. ئێستا چەند وەردەگری مانگانە؟ داوا لە حکوومەتەکەین بۆ مانگێڕنەوە. مانگانە چەند وەردەگرن؟ ئێستا 150,000. ئێستا 150,000؟ بەڵێ. پێشتر چەند بوو؟ هەرەو نەبوو. هەر ئێستا لە 2004ەوە هەتا ئێستا کە بڕیانە نیان گێڕاوەتەوە بۆ خەڵکە. چەند مانگ موچەتان پێ نەدراوە؟ چەند مانگ ئێستا حکوومەت موچەیەوە قەرزارە؟ وڵی ئەم حکوومەتە لە 2004ەوە هەتا ئێستا چەندێکەکە بڕاوە. زۆر باشە. هیوات هەیە بۆی کە بتوانرێ و سیستەما هەڵبۆشێنرێتەوە؟ هەر بە تەمانی وامان هەیە کە بگەڕێتەوەمان. هەزاران هەیە فەقیرە و نیەتی. وەڵ نێ بە خەبیر بۆ عەیادەیە ناهێنیتەوە. زۆر باشە. 50,000 چییە؟ سپاس بۆ تۆ دایکی کێوان بۆ چوونەکانت. دیارە چاکسازی
بەناو چاکسازی موچەوەی کە بڕیاری ئەنجومەنی وەزیران جەری کرد واتە پاشەکەوتی موچە تەنانەت ئەو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیشی گرتەوەوانەی کە بە جۆرە جۆرەکان 150,000 موچیان هەبوو ئەوانەشی گرتووەتەوە بەڵام لە ئێستادا بەشێک لە فراکسیۆنەکان پرۆژه یاسایان تەقدیمی پەرلەمان کردووە بۆ نەمانی سیستەمی پاشەکەوتی موچەوە تەنانەت بەشێک لە لایەنە سیاسیەکان لە ڕێکەوتن و گفتوگۆکانیان لەگەڵ لایەنی دەسەڵات بە تایبەتی قسە لەسەرەوە دەکەن کە پێویستە پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە بەڵام بەگشتی دوجار ئایا خەڵک یا ئێوەی بینەری ئازیز تا چەندە متمانەتان بەوە هەیە کە بتوانرێ سیستەمی پاشەکەوتی موچە وەکو خۆی بمێنێتەوە یا هەڵدەوەشێتەوە موچە وەکو خۆی دەکرێتەوە یان ئایا بۆ نمونە چی لە موچە دەکرێت دوجار دەچمەوە سەر کۆمنتەکان دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کێمان لەگەڵایە کاکازاد لە سلێمانیەوە کاکازاد سڵاوی خوات لێبێت ئەگەر بۆ چۆنی خۆت لەسەرەوەی کە ئایا پاشەکەوتی موچە چی لێ دێت پێمان بڵێ وەڵایی بە بۆچوونی من ڕەنگە سوکە دەستکارێکی کەن بەڵام بە بۆچوونی من خۆم موچەخۆرم خۆم موچەخۆرم بەڵام هەر لاخەی موچەخۆرەکانی نەکەن بەڵام هی ئەو کۆمەڵەتی وەژن و فەقیرە و کەم ئەندامانە کە 150,000 وانیان هەبوو ئەوانە بژێڕنەوە ئەگەر ئەمە دەستکاری نەکەن پێشە مشتی ئەوە بژێڕنەوە ئەوە ئیشێکی زەرورەتە بۆ حکوومەت بۆ مانەوەی خۆی بۆ بەهێزی خۆی ئەو موچانە بژێڕێتەوە بۆ ئەو فەقیر و هەزارە ئەو بێوەژن و کە ئەندام و پیاوەتی و فەقیرانە ئەمەی ئێمە ژاقەنەکات و منە سەفم موچەخۆر مەگەر لاکەشی نەتا زۆر ئاساییە بەڵامی ئەوان بژێڕێتەوە ئێست خۆت موچەخۆری کوێی کاگازات چه بە وەزارەتێکی موچەخۆری حکوومەتم هیچە وەزارەتێک تەربیە هەروەدا بەڵام دۆخی مامۆستایانیش بە تایبەتی تاو ڕێژەی کە هەندێک دەستکاری کراون دە باش نەبوو لە ئێستای ئەوەش کە جەنابەت زیاتر خەمخۆری ئەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتی موچەیان هەیە وەکو کەمەندام و بێوەژن و ئەوانە دیارەوەش زۆر مەساحترن زۆر دامان زۆر چاویشیان لەوەیە دیار ئێستا بەتەکیت چاودێری کۆمەڵایەتی ئەوانش موچەکانیان بڕاوە تا ئێستا هیچ بڕیارێکیش لەسەرەوە نییە کە هەر معنایەتیانە حکوومەت بۆ خۆی هەر هیچ کە نەبائشی کدا بەنیوە بەڵام لەسەر لە بنا بڕیوێتی هەتویاندارە بۆیان زیاتیان لە 150,000ەوە نەشکرایەنیوە تەواوەتی بڕا هەستەنکی کوردەیە لە خەتەبە سونەتە نەک لە بنا بەدەو لە بنا بڕیوێتی زۆر باشە کاکازاد دەستەکانت خۆش بێ سپاس بۆ چوونەکانت بۆ هیوایی کە موچەی چاودێری کۆمەڵایەتیش بگەڕێتەوە ڕاستاوانی تر ئەگەر پاشەکەوتیان تیاکرابێ چاودێری کۆمەڵایەتی پاشەکەوتەکەش نەیگرتەوە هەر بە یەکجاری موچەکانیان بڕاوە تا ئێستاش هیچ ڕێنمایی و بڕیارێک نییە لەسەرەوەی کە موچەکانیان پێدانی موچەکانیان دەست پێ بکاتەوە لە ئێستایەوە کاماژەم پێکرد بەشێک لە لایەنە سیاسیەکان لە ناو دانوستانەکانیان لەگەڵ لایەنی دەسەڵات باز لە نەمانی پاشەکەوتی موچەکەن بەڵام ڕای جیاوازەیە کە ئایا موچە وەکو خۆی لێ دەکرێتەوە یان بە جۆرێک سیستەمێکی تر دادێنرێ موچە کەم دەکرێتەوە و کاتە شتێک بەناوی پاشەکەوتەوە نەمێنێت کە ئەوەش دوجار ڕەنگە لە داهاتوویەکی نزیکدا لە ناو پەرلەمانی کوردستان کە ئەو کات کە کابینە هێشتم پێ کات دیاری بکرێتەوە دەچمە سەر بۆ چوونەکان دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە باوکی لاوەند لە سلێمانیەوە باوکی لاوەند سڵاو لێبێت ئەگەر پێمان بڵێ بۆ چوونی جەنابەت چۆنە لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە سڵاوی خوا لە تۆش بێت سپاس بۆ تۆش باوکی لاوەند ئەگەر پێم بڵێ بۆ چوونی جەنابەت لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە یا سیستەمی موچە بەگشتی تۆ باوەڕت وایە چی لێ دێ لەسەر بەندی پێکهێنانی کابینەی نۆیەمدا بەڕای من بەڕاستی ئەم موچەی ئەدرێ زیایە لەوانە بەسارات قسەکەس ناخۆش بەڵام ئەو موچەیە ئەدرێ زیایە باوکی لاوەند سەوتت بە تەواوەتی ناگاتە لای من ئەگەر لە شوێنێک بێ شەبەکەت باشتر بێت سپاس دەکەین بۆی کە گوێمان لێت بێت بەڵە باوکی لاوەند باوکی لاوەند لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکە دیارە دەنگی بە تەواوەتی نەدەگەشتە لای ئێمە من دەچمەوە سەر کۆمنتی هاوڵاتیان بێخەڵالی دەلێت تەنها خوددا دەزانێت پاشەکەوتی موچە چی لێ دێ ئەویش دیارە لە دوای و هەموو بەڵێنانەی کە بە فراکسیۆنە جیاوازەکان و بە حزبە سیاسیەکان و بە حکوومەت هەموو بەڵێنەی کە داوە لە دوایەوەی کە بۆ نمونە ڕێژەی
نرخینە و تەگەر بەرز بوویەوە پاشەکەوتی موچە نامێنێت چەندین بەڵێنی جۆرا و جۆر دراوە تا ئێستا پاشەکەوت چاک نەبوو ڕەنگە لە ڕوەوە کە هیچ بەڵێنێک تا ئێستا جێبەجێ نەکرابێت بێ خاڵی باوەڕیوا بێت کە تەناخوا دەزانێت پاشەکەوت چی لێبێت. پشتیوانی حاجی فەتاح دەڵێ ئاماژەکان پێمان دەڵێن دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی ئەوەش ڕەنگە بە پێی ئەو بەڵێنانەی بێکە بۆ کابینین و ئەم هەندێک بەڵێنی سیاسی بە تایبەتی دەدرێت لەوەی کە پاشەکەوت نمێنێ بەڵام ئایا دەگەڕێتەوە دۆخی ئاسایی جارانی ئەوەش تا ئێستا ڕوون نییە و هیچ پرۆژه یاسایەکیش بە تایبەتی نە حکوومەتی نوێ قسەی لەسەر کردووە نە حکوومەتی ئێستا کابینی هەشتەمیش هیچ بڕیار و ڕاستپاردەیەکی هەیە لەسەرەوەی کە ئایا دۆخی موچە چی لێبێت. نەوزاد حەمە دەڵێ بەدەست خۆیانە کەی ویستیان چاکی دەکەن کە ئەمەش دیارە مەبەستی لە خۆیان زیاتر حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە. ئەیمن خدر دەڵێ پێم وابێت پاشەکەوتەکە دەکەن بە نیوە ئەو پاشەکەوتەی ئێستا هەیە نیوەی بۆ حکوومەت و نیوەکەی تری بۆ موچەخۆرە ئەو ڕێژە جێگیر دەکرێت. ئەوەش دیارە هەر لەو چوارچێوەیە کە وەکەی من خدر زیاتر ڕوونی کردوێتەوە بەشێک لە ئابووریناسان باوەڕیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەو بڕەبوجێش کە لە بەغداوە بۆی دێ پاشەکەوتی موچە ناگێڕێتەوە یاخود موچەوەکو جاران لێ ناکاتەوە بەڵکو بە یاسا لە ناو پەرلەمان موچەکان هەمووی ڕێک دەکرێتەوە وەک یەکێکی تر لە هاوڵاتیان ئاماژەی پێکردبوو پێدەچێ بەشێک لە ینی پاشەکەوتەکە هەرەوە بێکە لابردنەکەی بەو شێوازە بێت کە موچە ڕێک بخرێتەوە لە چوارچێوەیەکدا و کاتە شتێک بە ناوی پاشەکەوتی موچەوە نەمێنێت. ڕێبوار محەممەد دەڵێ ئەگەر باش بکرێت هاوتای ئێستای دەکەنەوە. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک حەمە ڕەشید لە ژاراوە. کاک حەمە ڕەشید سڵاوی خوارد لێبێت دەزانم یەکێکی لەوانەی هەمیشە بەرنامەکە ئێمەت ڕازاندوێتەوە بە پەیوەندیەکان تا دەمەوێت بزانم کۆمنتی جەنابەت لەسەر بەرنامەی ئەمڕۆم چی هەیە. سڵاوی خوای لە جەنابەت کاکە دەست خۆش بێ وەڵایە من کێشەکی وەڵای بۆچوونی خۆم دەردەبڕم ڕاستە ژیان لەسەروی هەموو شتێکەوەیە ئەمە گوتمان ژیان لەسەروی هەموو شتێکەوەیە بەڵام ئەم هەموو تێکۆشان و ناڕەحەتی و ساڵە های ساڵە خۆ بە کوردان و ئەم هەموو شەهید و ماڵوێرانی و کاولکاری و بەڵێ کوردایەتی دەکەین هاتینەوە سەر باسەکەوتی موچە هیچ نەما باسی نەکەین. ئەمە لێگەڕێ لە دەسەڵات بەجێ خۆی چۆن دەسەڵاتی بەڕێوە دەبا ئەوە بە بەرچاومانەوەیە بەڵام بە زەعیفی حیزبەکانێکی دەزانم میلەتیشیان بێ هیوا کردووە کاکی بەڕێزم باسی پاشەکەوتی موچە خاک و وەتەنی خۆمانە پێویستە لەسەری بژێین ئەم وەتەنە شیرنە ئەم خاکە بە پیت و بەرەکەتە ئێستا چەند پاڵاکەین ئەمە سیستەمی سەرمایەداری چەوسانەوەی میلەتان هاوایە کە دەنگی دەهۆڵی لە دوورەوە خۆش بوو ئەوە بۆی هەڵدەپەڕین ئێستا ئەی دەستیان خۆش بێ ئەم میلەتەی هاوا دەچەوسێننەوە. برای بەڕێزم چ دەپرسی تا جواب بدەمەوە. زۆر باشە کاک حەمە ڕەشید بۆچی باوەڕتوایەوە لایەنە سیاسیەکانی تر هۆکارن بۆی کە شتێک بە ناوی پاشەکەوتی موچەوە بێتە ئاراوە بۆ نمونە لایەنە ناڕازیەکان بە سیستەمی پاشەکەوتی موچە دەبێت چی بکەن ئەگەر تا ئێستا نەیان کردبێەوە لە داهاتوو بە تایبەتی لە خولی پێنجەمی پەرلەمان هەرکیان چییە؟ هەرچیان ئەوە بوو هەرچیانەوە بوو بە تۆکمەیی یەکگرتوو بن تێگەیشتی هەرچیانەوە بوون معارەزەیەکی تۆکمە بن بەرەیەکی پێک بێنن بەرامبەر دەسەڵات بۆ لەو میلەتەی دەکەی دەسەڵات تێگەیشتی بەڵام ئەوەی کە من دەیبینم هەموویان خەریکی ململانەی سیاسی و کورسی و دەسەڵاتن کاکە ڕێزم بۆ هەموو لایەکیان ئێمە دەبینین کە چاومان بەبەر چاومانەوەیە ئەی لەوەی خێرا خۆی بباتە پێش کە دەسەڵاتێک و کورسێک و ئەندامێک و حەزمێکی دەستکەوی لە ناو دەسەڵاتەکەیدا کە ئێوە بەڕێ کاکو وڵاتە کە ئێوە دەسەڵات بەڕێوە بردنا من یەکگلەی لە پارتیوێکەتی ناکەم ئەوان 27 ساڵە ئاوای بەڕێوە دەبن بەڵام ئەی حیزبەکانی دی کار و کردەوەیان چییە بۆ بە میلەتی دەفرۆشنەوە لە پێناوە میلەتەی ئەوەی دەکەین و ئەوەی دەکەین هەموو تێکۆشان و ماندووبوون و ئەزیەت و خۆبەکوژان و شەهید و سەربڕان و چوزانم ماڵوێرانی هاتینەوە پاشەکەوتی موچە. بەڵام کاک حەمە ڕەشید ئێستا لایەنەکانی تر لە جێرەوەی بە تایبەتی دوو حەزبی دەسەڵات دەبێ
ڕەنگە بە هەمووشیانەوە لە ڕووی ڕێژەی کورسیەوە کە ئەگەر عادەتەن لە ناو پەرلەمانە زۆری نەیە نەگەنە واستەی کە بتوانن لە پرۆژەیەکە کە یەکێتی و پارتیە گەرویستیان لەسەری نەبێمان لیان ببنەوە وەکو زۆرینە. ئایا تا چەندە دوجار پێگەی و لایەنە ناڕازیانش دەکەوێتەوە سەرشانی خەڵکی چکە زۆر جار هەر خودی ئەم لایەنانن کە گلەیش لە خەڵک دەکەن لە هەڵبژاردنەکاندا دەنگیان پێنەداون یا ڕێژەی لەوانەی کە ناڕازین لەو سیستەمی پاشەکەوتی موچە و لە بڕیارەکانی دەسەڵات بەشداری هەڵبژاردنەکانیان نەکردووە تا چەند دارکە پێش دەکەوێتەوە سەرشانی خەڵکی. برای بەڕێزم چاوی من بەڕێزم چەندە سەوات دابراوە لە میلەت دوو ئەوەندە حیزبەکانی دی دابراون لەسەر منانێ لە تەماشای خەڵک حیزبە ئەو خەڵکە کاغەزی سپی دەکڕێنیتەوە کاکە تەماشای هەڵوێستی حیزبەکان دەکا کاکە میلەتەکە بێهیوا بووە بۆ ئالەو میلەتەی دەبێت بکرێ بڕێزم بۆیان هەیە با بە خۆیان دابچنەوە هەمویان هەڵقڵاوی ئەو میلەتەن خۆیان ئەسران نەکراون لە وڵاتێکی دێوە بێندرێن هەمویان کوردن بۆ باشە هەرە من بۆ خۆم بڵم سبەنە لە ناو میلەت قسەی بکەم بە ناوی حیزبەکەمەوە بڵم دیفاع لە میلەتی دەکەم. زۆر باشە کاک حەمەرشید دەرفەتی زۆرم پێدای بەڵام ئێستا بە کورتی پێم بڵێ ینی تۆ باوەڕ توای سیستەمی پاشەکەوتی موچە لا دەچێت لە کابینەی نۆیەم لە سەروبەندی پێکێنانی کابینەی نوێم لە خولی پێنجەمی پەرلەماندا ئەوە بڕوە ئەوە ئەویان سەنجێنین لەبەریان بپاڕێنەوە نەوەڵا خەراتری لێ دەکەن و ئیتر دەستخۆشی لێ دەکەن. سپاس بۆ تۆ کاک حەمەرشید سپاس بۆ پەیوەندیەکەت کە دیارە کاک حەمەرشید یەکێکە لەوانەی کە لەگەڵ هەموو بەرنمەیەکی دوانگەی خەڵک بۆ خۆی کۆمنت و بۆ چۆنی تایبەتی هەیە زۆر جاریش گیلە یاڕاستی هەموو لایەنە سیاسیەکان دەکا بە تایبەت لایەنە ناڕازیەکان و دێمەوە سەر کۆمنتەکان ڕێبوار محەممەد ئەگەر باش بکرێت هاوتای ئێستای دەکەنەوە دیارە ئەمە ئەو بۆچوونەیەکە زۆرترین ڕای لەسەر واتە دەستکاری موچە بۆ شێوازە دەکرێت کە پاشەکەوتەکە ناگەڕێنەوە بەڵکو سیستەمێکی تایبەت دادەهێنن کە موچە بۆ واڕاستەیە گەر زیاتریش بکرێ لە 100,000 زیاتر دەکرێت وەرگیز وەکو جارانی لێ ناکرێتەوە. بوشرا ئەحمەد دەڵێ بە بۆچوونی من پاشەکەوت تواندوو دەکرێت واتە پاشەکەوتەکە زیاتر دەکرێت کە ئەوەش دیارە هیچ هیوایەکی بە باش نەمانی پاشەکەوتی موچە نیە. بوشرا ئەحمەد ئەرکان جاف دەڵێ ئەگەر سیستەمی موچە لا نەبن ئەوە کەس ناچێتە بەردەمی ماڵیان لێ بگرێت و دەست لە یەخەیان بگرێ بۆیە گەر لای بەرن ئەوە بۆ خۆیانە. کاکێ من لە قەڵات زیێوە لەگەڵمانایە کاگە من سڵاوی خوارد لێبێت پێمان بڵێ ئەگەر بۆچوونی جەنابەت چییە لەسەرەوەی کە ئایا سیستەمی پاشەکەوتی موچە لەوانەیە چی دەبێت؟ سڵاوی خوا لە تۆش بێت کاگە من دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم دەستخۆشی لە هەموو کارمەندان دەکەم لەو برایی کە پەیوەندیەکەی وەرگرت. سپاس بۆ تۆ. بەڵێ کاک جەمیل کۆمنتت خۆت. وەکو خۆم پێم وانە هەرگیز پاشەکەوتی موچە لای بەرن. بۆ باوەڕتوانە کە باوەڕتوایە کە لای نابن؟ وەڵاهی تاکو ئەو ملبلانەی حیزبیە هەبێت پێم وانە من هەرگیز تا ڕێکەوتنێکی موافق نەبێت لە نێوان حیزبەکانە هەرگیز پاشەکەوتی موچە پێم وانە لا بچێت. کاگە من ڕێکەوتن لەسەر چی بۆ نمونە؟ ئایا لاچوونی بۆ نمونە پێدانەوەی موچەی خەڵک وەکو خۆی لێکردنەوەی موچەی خەڵک وەکو خۆی موچە خۆران پێوەستی دەبێت پێوەست بکرێت بە ڕێکەوتنی لێوان لایەنە سیاسیەکانەوە بۆ نمونە دەبێت چه فشارێک بەسەر لایەنە سیاسیەکانی ترەوە دروست بکرێت تا ئەو کاتەی موچەی خەڵک بۆ خۆی لێ بکرێت. بەداخەوە دیارە پەیوەندیەکەی کاکێ من لە قەڵات زیێوە پچڕا کە ئەویش باوەڕی وایە پاشەکەوتی موچە هەرگیز وەکو خۆی لێ ناکرێتەوە. ئەرکان جاف ئەگەر سیستەمی موچە لا نەبنەوە کەس ناچێتە بەردەم ماڵیان لێ بگرێت و دەست لە خەیان بگرێت بۆ یەگەر لای بەرن ئەوە بۆ خۆیانە. دیار مەبەستیەوەیە کە ناڕزایی لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە گەرچی هەبووە و کاتی وە سنووردار هەبوو بەڵام باوەڕێ ینی ناڕزایی ڕەنگە دروست نەبێتەوە بە جۆرێک لە جۆرەکان و گەر لای نەبنەوە لاشی بەرنەوە بۆ خۆیانە. دیارە ئەگەر دەسەڵات هەر دەسەڵاتێک هەر چاکەیەک لەگەڵ میلەتەکەیدا بکات کاگەرکان جاف ئەوە دوجار بەرهەمی چاکەی خۆشی دەچنێتەوە. کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانایە کاک هەنگاو سڵاو لێبێت. سڵاو لە ئێوەش بێ سڵاو لە جەنابت و هەموو کارمەندان و بینەران دەخۆشتان لێ دەکەم. زۆر سپاس کاک هەنگاو. بۆچوونی جەنابت لەسەر پاشەکەوتی موچە چییە؟ باوەڕت وایە لا دەچێت؟ بە بیری من لا ناکێ پاشەکەوتی موچە ئەم موچەیە زەحمەتە بەڕاستی شیرازەی کوردستان تێکچووە شیرازەی کوردستان تێکچووە 28 ساڵە دەسەڵاتێک لە دەستیاندایە
کە تەنیا بەرژەوەندی و خۆکۆکردنەوە پارەکۆکردنەوە و وەڵاسڵ داهات کۆکردنەوە لە بەرژەوەندی خۆیان کۆمەڵە خەڵکانێکی ترکە ئاڵودەی ئەوانن وەکو بڵێ بووتە کۆیلە و بەندە و کەنیزە و هەتا ئەم زۆرە حەقڵیەتە لە هەرێمدا هەبێت بەڕاستی ئەمن ڕام بۆەوەی نییە هیچ وەفێکچا ببێت. کاک هەنگاو ئێستا بەشێک لە فراکسیۆنەکان لە ناو پەرلەمان پرۆژە یاسایان داوە بۆ نەمانی پاشەکەوت و چاکسازی وەمانەوە بەشێک لە لایەنە سیاسیەکان لە گفتوگۆکانیان لە پێکێنانی حکوومەتدا باز لە باشکردنی دۆخی خەڵک و نەمانی پاشەکەوتی موچە دەکەن. ئایا تۆ بەمانەش هیچی وایە کرد بۆ ناگەڕێتەوە لەوەی کە باوەڕتوا بە سیستەمی پاشەکەوتی موچە نەمێنێت؟ ئەمێن دەستخۆشی لە ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ دەکەم کە حەفت ئەندامن بەڵام ڕێژەیان کەمە زۆر هاوارمان کرد یعنی خەڵک هەلێکتان بۆ هات دەبتان کرد با ڕێژەی 6 ئەندام پەرلەمانی کۆمەڵ دەستان کردبا یعنی کۆمەڵ کە لستێکی عەدالەت دەسەئاتی کوردستان کە هیوای ژیانی کوردستانە هیوای ژیانی خەڵکە هیوای ژیانی پێشکەوتنە ئێ باشە ئەگەر هەموو خەڵک گەنجی پێنەدا ئێ بە 6 بە 7 ئەندام ئایا ئەوانی تری گەلێک زۆرن چۆن بەقسەیان دەکەن زەحمەتە بەقسەیان بکەن نەخۆ ئەوەی پێیان بکرێ لە پێناو ژیانی کۆمەلگا لە پێناو ژیانی مرۆڤایەتی گەڕانەوەی شکۆی مرۆڤ کە ئێستا شکۆی مرۆڤ نەماوە ئێستا بابایەکی فان پڕکە و کەسی تر قڕکە. کاک هەنگاو باوەڕت وایە ینی دوجار خەڵکی ژۆ بەرپرسیارەتە وەردەگرێت لەوەی کە نەیزانیوەیان فراکسیۆنێکی هەڵنەبژاردووە کاندیدێکی هەڵنەبژاردووە بۆ پەرلەمانی کوردستان کە بتوانێت سبەینێ دیفاع لە بەرژەوەندی خەڵک بکات ئایا تەنها و فراکسیۆنی کۆمەڵە بۆ منە دەتوانێت و مافەوەرگرێتەوە بۆ هاوڵاتیان بەگشتی خەڵک و لایەنە سیاسیەکان بەرپرسیارەتیان چییە؟ بەرپرسیارەتی لە خەڵکە و لە هەمووی بە تەکدارەوە بە هاوڵاتیەوە کە ئەوانەی کە دەنجیان نەدایتە کۆمەڵ ئەوانە بەرپرسیارن لەبەرەوەی دەزانن لیستی عەدالەتە لیستێکە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلمی گرتۆتە بەر کە بە عەدالەتی ئیش بکە خۆشەویستی لەسەر دنیا پەیدا بکە ژیانی خەڵک چارەسەر بکات لە دووبەرەکچی و لە ئاژەوەی لە کوشت و بڕی دەرباز ببێ کە خەڵک نەهات بەهانایەوە ئێگلەی تلە فراکسیۆنی کۆمەڵ بکرێ دەبی گلەیی لە شەخصی خۆیان بکەن دەبی خۆیان ئەزیەت بدەن خۆیان بخۆنەوە. واتە ئەگەر سبەینێ هەر شتێکی کە بەدڵی خەڵک نەبوو دەبێت بەو ئەندازەیی کە خەڵک متمانەی بەخشیوەتە لایەنە سیاسیەکان بۆ ئەندازێش گلەییان لێ بکرێت. گلەیی لە فراکسیۆنی کۆمەڵ ناکرێت گلەیی لە فراکسیۆنی زۆرینە ئەکرێت فراکسیۆنی زۆرینە توانی شت پێپەڕێنێ بە هەموو کەس دەزانی ئەوەی کە عەقڵی هەیە کە دەزانی بە 7 ئەندام تێناپەڕێ 100 ئەندام لەکوێ و بەڵام کاگەنگاو ڕەنگە لابردنی سیستەمی پاشەکەوتی موچەم جارە بە جۆرێک دەستکەوت بێ بۆ فراکسیۆنی زۆرینەی ناو پەرلەمان هیوات هەیە کە بتوانن لایبن خۆگەریش لایبرن دەستکەوتە بۆ ئەوان هەر دەستکەوت نییە بۆ ئەوان بۆچی لەبەرەوەی ئەوان ئەو اقتیداریان نییە موچەی زیادکەنەوە ئەوە هیمەتی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن فراکسیۆنەکانی ترە بەڵێ ئێستا دوجار لا دەچێت باوەڕت وایە یاوەک خۆی دەمێنێتەوە ئەمن باوەڕ ناکەم لاچێت زۆر سپاس هەندیان کەم کردیتەوە کە زیاد نەبی زیاد نەکەنەوە. سپاس بۆ چوونەکانت کاک هەنگاو لە چۆمەنەوە دیارە کاک هەنگاو ئەگەرچی پشتیوانی خۆی بۆ فراکسیۆنی کۆمەڵ دەربڕێ بەڵام لە هەمان کاتا گلەیی لە خەڵکە بوو لەوەی کە پێویست بوو کە دەنگ بە فراکسیۆن و خەڵکانێک بدەن کە لەناو پەرلەمانی کوردستاندا بیان توانی باە دیفاعیان لە مافی خەڵک کردایە کە نیەت باشیەکی بەرامبەر بە فراکسیۆنی کۆمەڵ هەیە. زۆر سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە. دلێر عەبدوڕەحمان دەنووسێت ئەوەی حکومڕانی داهاتوو دەری دەخات گەر لە بەرژەوەندی یەکێتی و پارتی بێت چاک دەکرێتەوە و پاشەکەوت نامێنێت گەرنا وەکو خۆی دەمێنێتەوە. ئەمەش کە کاگلێر ئاماژەی پێ کردووە ئەگەر سبەینە لە کابینێ نۆیەم ئاڕاستەی
بەڕێوەچوونی حکومڕانی بە جڵی و بەرژەوەندیەکێتی و پارتی بێەوە دیارە پاشەکەوت نایڵن و گەرناوەکو خۆی دەمێنێتەوە بۆ هاوڵاتیان بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر پرسی نەمانی پاشەکەوتی موچە گەرچی لە ئێستادا بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەناو ڕێکەوتنە سیاسەکەیاندا مەودای چاکسازی داراییان دیاری کردووە بۆیە دیارە پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاک یونس لە هەولێرەوە کاک یونس سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێمان بڵێ جەنابەت بۆ چوون چیە لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە سڵاوی خوا لە جەنابێت شوێنی باش قوربان سڵاوی خوا لە تۆش بێت هەموو کاتێکت باشتر گیانەکەم وەڵا بەنسبەت موچە ئەو حکومەتە بۆ خەڵکەی فێر بووە بەڕاستی بە حیاتی زەحمەتە لەگە خەڵک باز بوو و خەڵکی هیچ شتێک بکە و هیچ موچەش چاپ بکە بۆچی تۆ باوەڕت وایە کە حکوومەت لە خەڵک تێر بووە و ڕەنگە وەزعکەش باشتر نەکات جانەکەم خەڵکە خۆی کردەوە و چیمان لێکە دەڵێن سەرچاو هەروە دەبێ وانە باشە واتە باوەڕت وایە خەڵک بەوە خۆی ڕازیە بۆیە حکوومەتیش دۆخەکە باش ناکا بۆ خەڵکی بە خدای بۆ خەڵکی فێر بوو خەڵکەس خۆی کڕکاتەوە ئێستا تۆ باوەڕت وایە سیستەمی پاشەکەوتی موچە چی لێ دەکرێت وڵا بڕۆمە هەرۆک خۆی دەمێنێ وەکو خۆی چکە ێستا ڕایەکی تریژێ لەوەی کە ڕەنگە یا سیستەمێکی نوێ بدرێتە موچە خۆران وەو کاتە ناوی پاشەکەوت تۆمانی پێوە نایەڵن تەنها ئەندازەیەک لە موچە بۆ موچە خۆران بە پێی یاسا بۆیان دیاری دەکەن یاوەی کە هەر بەو شێوازە بەردەوام دەبێت و درێژە دەبێت وڵا بڕام وایە میچانە بێتەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ تۆ کاک یونس لە هەولێرەوە کە ویش دیارە باوەڕی وایە کە سیستەمی موچە لە هەرێمی کوردستان وەکو خۆی دەبێنێتەوە ڕەنگە بۆ خەڵک زۆر ئەوە گرنگ نەبێت لەوەی کە ئایا سیستەمێکی تایبەت بە موچەدا دەنرێت و بە پێی یاسا موچە ڕێک دەخرێتەوە یانە ڕەنگەوەی دەکە گرنگە بۆ هاوڵاتیانەوەیە کە ئەوەی کە چەند ساڵێکە بە ناوی سیستەمی پاشەکەوتی موچە لێیان دەبڕێەوە ئەگەر پێشتر فەرمانبەرێک 900,000 دیناری وەرگرتی بێ ئێستا 650 وەربگرێت گرنگ ئەوەیە بۆ ئەم فەرمانبەرە کە بکرێتەوە بە 900ەکەی جارانی نەک بە 650 بکرێتە 700 و ناوی سیستەمێکی لێ بنرێت کە ئەگەری زۆر و بۆچوونەکان زیاتر لەسەرەوەیە کە ئەگەر پێشتر 900 وەرگرت بێت و ئێستا 650 وەربگرێ ڕەنگە لە 750 بۆی دیاری بکەن و وەکو موچەیەکی هەمیشەی بۆی دیاری بکرێتی چیدی ناوی سیستەمی پاشەکەوتی پێوە نەبێت کاک خالید لە سلێمانیەوە لەگەڵمانایەکە خالی سڵاو لێبێت دەگەر پێمان بڵێ بۆ چوونی جەنابەت لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە چی هەیە باوەڕت وایە کە لا دەچێت ئەم کاتتان باش بەڕێزم هەموو کاتێکت باشتر سپاسەکەم چاوەکەم وەڵاهی بەنسبەت ئەو سیستەمی پاشەکەوتەوە من پێم وایە حکوومەتی هەرێم بەتەمای ئەوە نییە بەم زوانە لای بەرێ بۆیە چاکتر وایە یعنی تر خەڵک چیتر ئەم نەحەقی قبوڵ نەکە بەڕاستی هەم مامۆستایان و هەم فەرمانبەرانیش من خۆم کە فەرمانبەرێکم بەڕاستی ینی چەنەها با بڵێن پارێکی زۆرم کۆتۆتە لای حکوومەتی هەرێمەوە بەڕاستی باشە اینجا من داوا لە مامۆستایان و فەرمانبەرانەکەم بە شێوەیەکی گشتی جارێکی تر دەستکەنەوە بە مانگرتن و ناڕەزایەتەکانیان لەبەر ئەوەی تا حکوومەتی هەرێم جارێکی تر ناچار بکەن ئەم سیستەمەی کە ماوە ئەم بەشێکی زۆر لەم پاشەکەوتەکە ماوە بۆی جارێکی تر لا ببرێت لەنا بەم شێوەیە ئەنی باروگوزەرانی مامۆستایان و فەرمانبەران ناڕوا بڕێەوە بەڕاستی بەڵام لە چەند ساڵی ڕابردووشدا ناڕەزایەکی زۆر هەبوو لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە تەنانەت خۆپیشاندانەکان گەیشتنە ناو شاری هەولێریش وەی کە بینیمان چی ڕوویدا تەنانەت مامۆستا هەبوو کە بە فیشکی زەمنیەکان شەهید کراوە تۆ باوەڕت وایە و ڕەزایانە جارێک ترە گردەست پێ بکەنەوە بۆ نمونە سیستەمی پاشەکەوتی موچەڵ دەوەشێتەوە بەڵێ پێم وابێ ئێستا کە چارەسەر ئێستا کە لە بەردەم هاوڵاتیان و مامۆستایان و فەرمانبەرانە هەبێت هەر ئەوەیە جارێکی تر دەرگای خوێندنگا و دەرگای با بڵێن نەخۆشخانەکان دابخەنەوە لەبەر ئەوەی ینی هیچ حەلێکی تر نییە بەڕاستی چکە بەڕاستی حکوومەتی هەرێم باسی قەیران ناکات اینجا قەیران مەسەلەن ساڵێک قەیرانە 2 ساڵ قەیرانە ینی وا بۆ نزیکی 4 ساڵ بەرەوسەرەوە چێت با پێ بڵێن ینی قەیران کۆتایی هاتووە ینی شتێک نەماوە بە ناوی قەیرانە بەڕاستیمە دروستکراوە سەیری سیستەمی موچەی حکوومەتی ناوەندی بکات زانە
مانگانە لە کاتی خۆیان ئایا بەبێ هیچ بڕینێ بەبێ هیچ پاشەکەوتێ ئەی باشە خۆی ئێمەش ئێستا بەشێکین لە حکومەتی عێراق یعنی من تێناگەم حکومەتی هەرێم بۆچی تا ئێستا ئەم سیستەمی موچەیە ئەم سیستەمی پاشەکەوتە لا نابە بەڕاستی بەڵام ئێستا خالید موچەیەکی بە پێ و بڕیاری کە هەیە و بە پێی یاسای بودجەی عێراقی ساڵی 2019 بڕێکی باش بودجە لە عێراقەوە بۆ فەرمانبەران دێتە هەرێمی کوردستان و لەو لاشەوە نرخی نەوت بەرز بووەتەوە و هەندێک پرۆژە یاساش لەناو پەرلەماندا دێستە هەیە لەسەر چاکردن و نەمانی پاشەکەوتی موچەوە لەو لاشەوە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی کابینێن و باسوخواسی نەمانی پاشەکەوتی موچەی تایە ئەم هەموو ینی ئەسبابانە هەن هۆکارانە هەن بۆ نەمانی پێویست بۆ دەکات جارێکتر ناڕزایی دەرببڕی پێویست بۆ ناکە کە هیواتە بێ بەم ئەسبابانەی لۆی کە بۆ نمونە پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە برای بەڕێزم قسەکەی جەنابەت تەواو من لە سەدا سەد لەگەڵ قسەکەی جەنابتان بەڵام حکومەتی هەرێم يعني بنياز نية أم سيستمي فاشك وتلابري ودواي أوش مثلا الشوافي دابستني متكا أو أنا سقطة أو أنا خاو خليجكا يعني سير كيتو مثلا الحفيكة جاري وهي سي وزارة مشاورة قري روشي وهي ثانية يك وزارة مشاي في أدري فراسي يعني أما هيت معقولتي كيانية يعني من دعوة خلق كم شيء خلق بيدنا براسك شكا يعني جان گوزارانی خلق بەو شێوەیە ناڕوا بەڕاستێک اینجا حکومەتی هەرێمیش ئەوانەی کە ئێڵێ هەمووی هەر سەرزارێکی و مەشغوڵکردنی خەڵکە ئێستا ئەوە تا کەرتی ئاو پارەی ئاویان ناوتە دەست کۆمپانیای ئەهلی مەسەلەن گەڕک بە گەڕەگەڕێن ماڵ بە ماڵ بەگەڕێن کە بۆی پارەی ئاو کۆکەنەوە يعني لەوە ئەچێ مەسەلەن سیستەمی کارەباش هەر بۆ شێوەیە بێبیەنە دەست کۆمپانیای ئەهلی و خەڵک ناچارکەن لە ڕێی کۆمپانیای ئەهلیەوە پارەی کارەبا لە خەڵک وەرگن پارەی ئاو لە خەڵک وەرگن بەشەتی ئەوەش وەزعی موچەخۆر و مامۆستا و فەرمانبەرە کە ئیبینیت يعني تا هەرکو خۆی ماوە يعني خەڵک هەر لە قەلەقیایە مامۆستا و فەرمانبەران لە قەلەقیان نازانن يعني ئایندەی ئەو موچە پاشەکەوت کراوانی کە پاشەکەوت کراوە چی بەسەریێت يعني چۆن ئەدرێتەوە بە چ طریقەیەک ئەدرێتەوە زۆر سپاس بۆ کاک خالیل لە سلێمانیەوە کە باوەڕی وایە پێویستە ناڕەزاییەکان جارێکی تر لەسەر شەقامەکان لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە دەست پێ بکاتەوە بۆەوەی کە جارێکی تر پەیامێکی تند بدەنە گوێی دەسەڵات و حکومڕانانی هەرێمی کوردستان بۆی کە ستەمی پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە ئەگەرچی لە ئێستادا هۆکار و ئەسبابەکان زیاترن واوانەشی تەنانیان بە بۆچوونی زۆرێک لە ئابووری ناسان و شارەزایان لە هەرێم شارەزایانی ئابووری باوەڕیان وایە بەپێی ئەو بودجەیی کە بڕیارە لە بەغداوە ئەگەر بێت و هەرێمی کوردستان تەنانەت پابند نەبێت بە یاسای بودجەی عێراقەوە هی ساڵی 2019 بە پێو بودجەی کە لە عێراقەوە دێتە هەرێمی کوردستان بۆ فەرمانبەرانی هەرێم و موچەخۆران هەر دەرفەت و توانای ئەوە هەیە کە هەرێمی کوردستان بتوانێت پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە بەڵام دیارە بەوەی ئەو بەڵێنانەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر نەمانی پاشەکەوتی موچە چەندین جار بەڵێنی هەڵوەشاندنەوەی دراوە لە ئێستادا هێشتا زۆرینەی هاوڵاتیان باوەڕیان وایە کە پاشەکەوتی موچە هیچی لێنایەت دیاری لە ڕانیەوە لەگەڵمانایە کاک دیاری سڵاو لێبێت ئەگەر بۆ چوونی جەنابەت پێمان بڵێ لەسەر ئەوەی کە سیستەمی پاشەکەوتی موچە بە باوەڕی جەنابەت چی لێ دێت سپاس سپاس بۆ تۆش والله بەڕێزم لەبارەی پاشەکەوتەوە ئێمە ماشەڵڵا باخەڵمان دەست زۆرەکە بۆ پاشەکەوت معنای حکومەت بۆ خۆی میگەن پێکەم بۆ مەلا حمایەکە معنای خاکەکە خۆی وایە مرشۆکە حکومەتە و پرۆسەی تەکەڵاتم لە سزگەریان دەسەڵاتە بەڵێ کاک دیاری بەڵێ سزگەریان دەسەڵات و هیوادارم خەڵک کاکتابدا کەسی ساڵح دەکرێت کاکداسیدا کەسانێک دەکرێتە بەرکەمتر دۆڵن لە پەرلەمانێ کەسانێکە ساڵح دەن لە پەرلەمانێ کاکتابی بەوانەیە ئەکرێت کاکڕێ حکومەتی مەیدان هەموو لە حەلمانیەت و حەزی مەیدان زیانی سزگەر دەسەڵاتدارە وەکو کراسوێ میتوانێت بزانێت بکرێتە بە شەش سێوە کاک دیاری ئێستا تۆ هیوات بەوە هەیە کە لە سەروبەندی پێکهێنانی کابینەی نۆیەم و هەروە لەم خولەی پێنجی پەرلەمانی کوردستان سیستەمی پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە کاک دیاری دیارە کاک دیاری لە ڕانیەوە پەیوەندیەکەی پچراوە دێمەوە سەر کۆمنتی هاوڵاتیان ڕاوێژ عومەر دەڵێ بە بڕوای من
باش نابێت و پاشەکەوت هەردەمێنێت. سوبحان حسێن دەڵێت پاش پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی و بڕینی دەرماڵەکان پاشەکەوت نامێنێت، بەڵام جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ سیستەمی پاشەکەوت نابێت. عوسمان ئەحمەد دەڵێ با پاشەکەوت هەروەکو خۆی بێت، خەڵک لێی ڕازیە. سەبا ئەحمەد دەڵێ تا حکوومەت پێکنێنرێت 1 دینار زیاد ناکات. علی عباس دەڵێ دۆخەکە خراپتر دەبێت. بیلال عومەر دەڵێ من پێم وایە قەت باش نابێت. بێخەڵالی دەڵێت تەنها خوددا دەزانێت پاشەکەوت چی لێ دێت. باوکی ڕۆمان لە بازیانەوە، باوکی ڕۆمان سڵاوی خوارد لێبێت. لە بەڕێستان مامۆستاگیان باوکی ڕۆمان گەر بۆ چۆنی خۆت بخەیتە ڕوو لەسەر نەمانی سیستەمی پاشەکەوتی موچایە، باوەڕت وایە سیستەمی پاشەکەوتی موچە چی لێ دێت؟ بەڕێزەکەم سەرەتا دەستخۆشی بەرنامەکە دێکەم. زۆر سپاس. ڕێز و خۆشەویستیم بۆ کارمەندانی پێیان. خۆشەویستی زۆر سپاس بەڕێزم ئەم سیستەمی موچەیە کە ئاوەدان درراوەکراوە لە پاشەکەوت و ماشەکەوت ئەم شتانە لای هاوڵاتیانی هەمیشتێکی گاڵتەجارڕێ بە نسبەت خەڵکەوە براشیر نەکەم ئەمانە بە یاسا کراوە نە قەراری حکوومەتی عێراقیشە، ئەمە تەنها خۆیان ئەم دوایی کە خۆیان بە حکوومەت دەزانن ئەم شتیان پێکەنا و ئەم شتیان لەناو خەڵکە بڵاوکردەوە. سەپانجانە بەسەر کۆمەلگای کوردی دابراشیرنم سیستەمی موچە جاران چۆن خواردیانە حەفەدوشیان کرد و هەر ئەوە حەفەدوو شەکرێ بەمەرجێک چاکە بێ بزرگنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی بەشایی ئەم حکوومەتە کەنم کابینەی نوێیە ئەویش لەژێر فشاری ئەمانە بتوان ئەم سیستەمی پاشەکەوتی موچەی پێم وا دەلایە بەنەم جارە چونکە ناچارە بن براسیر نەکەم. زۆر باشە بزوتنەوەی گۆڕان و 8 ساڵە بەدەستی کوردیان لەناو بردووە، یعنی خۆ شەر ئەوە نییە کە هەموو خەڵک بکوژن کاکە بۆ چی ماوە بیکەن برای بەڕێزم. باوکی ڕۆمان تۆ باوەڕت وایە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دەبێت چۆن مامەڵە لەگەڵم حکوومەتی داهاتوویا بکەن و ئەوان چۆن دەتوانن پاشەکەوتی موچە هەڵوەشێنەوە لە کاتێکە لە 4 ساڵی ڕابردوو هەم کورسیەکانیان زۆرتر بوو پێکەوە و هەم ڕەنگە ناڕزایەتیەکانیان زیاتر تۆختر بێت تا ئێستاەوە نازدانی لە داهاتووداە ناڕزایەتیەکانیان چۆن بێت. کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان ئەگەر کورسیشیانە بە یاخود خاوەنی 50 کورسی بن خۆ کورسی شتێکی نییە براشیرنم ئەوان هەڵوێستیان جوان ئەوان هەڵوێستیان نیشتیمانیە پرۆژە و بەرنامە و اینی خۆیان برای بەڕێز خەڵک ڕاپردوانی بینیوکاگە لە حکوومەتا بوونە خەڵک هەمویانە ناسیە هەمویان کارەکانیان دیارە برای بەڕێز ئەمان ئەتوان فشارکەن لە پارتیەکێکی ئەتوان فشارکەن لە حکوومەت کە ئەم سیستەمە لا بەکاکە وەڵای خەڵک هێندەریان دێزارە من بە قەنەعەتی من وایە ئەم کابینەی نوێ کە سەرکەوتوو نەبێ ملەتی کورد لەوە زیاتر یعنی هیچ تەحملێکی نەماوە یعنی باوەڕی بەوە نەما پێشاسازی بکەن. باوەڕت وایە ئێستا ئەم دوو لایەنە سیاسیە کە جەنابەت هیوایەکی باش هەیە پێیان لە پەرلەمانەوە فشار بکەن یا لە ناو کابینەی نوێیەمدا؟ لە پەرلەمان فشارکەن هەر ئیشیان بۆ کرێت لە حکوومەتدا فشارکەن ئەیشە لە ناو خەڵکە هات فشارکەن گرنگ ئەوە ئەوان فشار لە حکوومەتکەن فشار لەم دوو لایەنە بکەن کە ئەم سیستەمە لابەرێت کە ئەم شتێکی ناڕەوا بەسەر ئەم کۆمەلگا سەپاوە برای بەڕێزم تۆ سیرکە یعنی هەرێمێکی بچکۆلا خاوەنی سەرۆسامانێکی یەکجا زۆرە یعنی ئەتوانین تو هەرێمەکەی پێبەشە بکەین برای بەڕێزم بەڵام لەبەر نەعەدالەتی لەبەر ساڵانە بڕۆی لەبەر گەندەڵی لەبەر دەسەرەوبەری وەزنی خەڵکیان چاولەشی دەکەن و کاکە خەڵک باوکی ڕۆمان نەوتیان ناوە بە خەڵکاتە 3 ساڵە یعنی ئەمە هیچ یاسایان ڕێکە بەمە نادا. باوکی ڕۆمان ئێستا هیوات بەم دوو لایەنە هەیە هەردووشیان لە پەرلەمانەوە جەختیان لەسەرەوە کردێتەوە کار بۆ نەمانی پاشەکەوتی موچاکەن و لە بزوتنەوەی گۆڕانیش لە ئێستادا کە یەکلایی بووەتەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆ پێکێنانی کابینە نوێیەم یەکێک لە خاڵ و پرۆژەکانی لە ناو ڕێکەوتنەکانیان نەمانی پاشەکەوتی موچە و چاکسازی داراییە. ئایا باوەڕت وایە ئێستا خۆت بەپێی ئەم هۆکارانەی کە لە بەردەم تا دیارن و دەیبیستی و ئاڕاستی ئەم دوو لایەنە دەبینی باوەڕت وایە سیستەمی پاشەکەوتی موچە چی لێ دێت؟ من بقناعتي من ام كابينيه سيستمي فاشكوتي متلابه يعني بفيتو انا او مشيكه خلاوي كومالي الاسلامي بس زي قرانا قد شاري حكومت كان ببرنامج زور ريكوتيه كوشان اتوان ورده وفارنك كخراوه يجربوها وجالو مشخوران دبروي فاتيه كدي ناشار كان سيستم لابن چون خلق دنيا كنا دبري برزم او كشتانه كه هنا نسيون بخواي قبل حال هم تزويدا هم ساقطه كاري قال خو باشكلات يا دبري برزم كومالغه بعامليان جزار يعني هرين كردستان كاتو ولا شوي فاريز قال فيش بدون انسان كياوشي انت ايش بدون كسر شوار بدون ديني ابو بري جوانم اما الشيء الرون وعسكري جانا شهر نوان وصحك باشن اگر باشي نكن فقناعتي بالخلق زور وان سالك ام جاره بس وشي دي قصر كوتي زور سپاس بۆ باوکی ڕۆمان لە بازیانەوە کە هیوایەکی زۆری بە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی هەیە لەوەی لەناو حکوومەت و پەرلەمانەوە فشار دروستکەن بۆ نەمانی پاشەکەوتی موچە و ئەگەرچی خۆشی هیوایەکی لەوەی کە
پاشەکەوتی موچە لە کابینەی نۆیەمدا هەڵبۆشێتەوە موچە وەکو خۆی لێ بکرێتەوە. دێمەوە سەر کۆمنتی هاوڵاتیان. پشتیوانی حاجی فەتاح دەڵێ ئاماژەکان پێمان دەڵێن دەگەڕێتەوە دۆخی یاسایی خۆی. نەوزاد حەمەد دەڵێ بەدەست خۆیانەکەی ویستیان چاکی دەکەن. ئەیمان خدر دەڵێ پێم وابێت پاشەکەوتەکە دەکەن بە نیوە ئەو پاشەکەوتەی ئێستا هەیە نیوەی بۆ حکوومەت و نیوەکەی تری بۆ موچەخۆر ئەو ڕێژەیە جێگیر دەکرێت. هەمان بۆچوونی ئەیمن خدر یەکێکە لەو بۆچوونانەی کە بەشێک لە پەرلەمانتاران و تەنانەت یابووری ناسانیش قسەیان لەسەری هەیە و هەڵوێستەیان هەیە کە باوەڕیان وایە بەم شێوازە پێ دەچێت بەم شێوازی لێ بکرێتەوە و کاتە شتێک بە ناوی پاشەکەوتی موچە نامێنێ بەڵام موچەش وەکو خۆی لێ ناکرێتەوە. ڕێبوار محەممەد دەڵێ ئەگەر باش بکرێت هاوتای ئێستای دەکەنەوە. بوشرا ئەحمەد دەڵێ بە بۆچوونی من پاشەکەوت تواندوو دەکرێت. ئەرکانجاف دەڵێ گەر سیستەمی موچە لا نەبن ئەوە کەس ناچێتە بەردەمی ماڵیان لێ بگرێت و دەستیان لە یەخیان بگرێ بۆ یەگەر لای بەرن ئەوە بۆ خۆیانە. کاک بورهان لە هەولێرەوە کاک گوران سڵاوی خوارد لێبێت و بۆچوونی جەنابەت لەسەرەوەی کایە سیستەمی پاشەکەوتی موچە چی لێ دێت؟ وڵای پاشەکەوتی موچە ئەمە خەتامان هەیە بە خۆمان شعبەکە خەتامان هەیە حکوومەتیش خەتای هەیە. ئەمە زۆر نەرمیمان وانێ بەرامبەر بە حکوومەت و حکوومەتی سەیتەرەی لەسەرمان کردیا بەڵام ئەمە بە خۆمان لەگە خۆمان ڕاستگۆنینە بە خۆمان فێردێک دەکەین جملێک بەگە جملێک کەسێ جملێک بەگە پێیەکدی دەکەستنەوە ڕاستگۆنینە ڕاستگۆ لەگە خۆمان شعبەکە ئەوەی مەسەلەکە. کاک بورهان بۆ نمونە ئێمە خۆمان ڕاستگۆ نەبین لەگەڵ خۆمانە ئەرکی خۆمان چییە؟ دەبێت چی بکەین لەوەی کا بەت خۆڵی هەمومان یەک گرتوو بین بە یەک دەستین بە یەک زمانی بە یەک هەدەف هاوارکەین ئەو موچە ئەو چاکری ئایخراکری ئەگەر نا ئەمە لۆ خۆڵای کرسمە تو لۆ خۆسوهێنی لۆ خۆسوهێن ماتێوە هیزوێتە ئەو شتە چانابی لەبەر هیزوەکان بە خۆیان سەیتەریان لەسەر ملەتەکەی کردیا ئەو دەبی بە خۆمان ڕێک گرتوو بین ئەو دەستا دەبیستن. ئێستا باوەڕت وایە تۆ سیستەمی پاشەکەوتی موچە لە کابینەی نۆیەم و لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەڵدەوەشێتەوە یان وەکو خۆی دەبێتەوە؟ بە قەناعەتی من حکوومەتی دژبێ هەر ناوەژێتەوە ئەوەی گەڕایتەوە سوتا ئەوەی پاشەکە بکرای و سوتاسا واتە وەکو خۆی دەمێنێتەوە؟ وەچی ئێستا کۆ مشینە خراتریش بیتن. زۆر سپاس بۆ بورهان لە هەولێرەوە سپاس بۆ کۆمنتەکانت. دیارە باوەڕی وایە یەک ڕزی لایەنەکانی تر گرنگە یەک ڕزی خەڵک هەمووی گرنگە لەسەر و داواکاریانی کە هەیەە ئەگەرچی لە ئێستادا لایەنە سیاسیەکان لەم دۆخەی ئێستا کە لایەنە سیاسیەکانی دەرەوەی بەتایبەتیەکێتی و پارتی هەمویان بە جیاواز داوای مافی هەم خەڵک و هەم مافەکانی خۆیان لە ڕێکەوتنە سیاسی و لە ناو پەرلەمانە هەمووی بە جیاواز دەیکەن پرۆژەی جیاوازیان هەیەوەیش پرۆژەیەکی هاوبەشیان لەسەر ئەمە لە ئێستادا نییە ئەگەرچی پێدەچێت دوجارەوە پرۆژیانەی کە هەمویان هەیە پرۆژەیەکی هاوبەشی لێ دەرچێت بەڵامەوەی کە بەلای کاکبورانەوە گرنگ بوو یەک ڕیزی خەڵک و لایەنە ناڕازیەکانە بەگشتی. کاک ئەیوب لە حاجیاواوە کاک ئەیوب سڵاو لێبێت کۆمنتی جەنابەت لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە چی هەیە؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆش بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. وەڵا بەنسبەت ئەو پاشەکەوتە پێم وایە هەڵناگیرێت بە یاسا کەمێکەنەوە ئەو کاتی ئەوەی نایارێنەها پاشەکەوت هەڵەگیرێ و هەڵناگیرێ و ئەوە لایەنەچیان ناوی پاشەکەوت دەستڕنەوە شتێک نامێ بە ناوی پاشەکەوت بەڵام چی جیاوازێکی وای نابی لەگەڵ ئەو پاشەکەوتێک کراوە هیچ جیاوازێکی نایارن بۆی خەڵک بەڕاستی ئەوەی لەبیرستەوە برێنەها پاشەکەوتە و نازام چی و هەڵەگیرێ و هەڵناگیرێ و بەڵام بستنەوەی گۆران ئەدەی چۆن بەشداری کردی ئەگەڵ بەناوی چی بەشداری کردی ئەگەر خەڵک سلێمانیە بۆ پیشاندان بە دارشکە نەفنەوە سەرای ئازادی ئەوانە ڕێکسەر چن گردەکەی بەرباران کرد ئەگەر پاشەکەوت هەڵنەگیرێ ئەدی بەناوی چی ئەد بۆ پۆست و پارەی چوینە کاگی بلێستایە ڕاستە ئەوەش بزوتنەوەیەکە کە مافی خۆی هەیە هەندێ ڕێکەوتنی سیاسی لەگەر هەر لایەنێکی سیاسی بکە بەتابێت لە سەروبەندی پێکێنانی هەر کابینەیەکیونێدا بەڵام هەموو لایەنەکانیش ڕاستە مافی خەڵکیان بەسەرسەرەوەیە لە ئێستادا پێ و ڕێکەوتنی کاوان کردویانەوە ڕەنگە فشاری خۆشیان کردبێت لە بەرامبەردا بەڵام باسییان لە هەڵۆشانەوەی پاشەکەوتی موچە و چاکسازی دارایی و تەنانەت گێڕانەوەی ئەو پاشەکەوتی چەند ساڵی ڕابردوش کردووە ئایا
ئەمان لەوە زیاتر دەسەڵاتیان هەیە کە بیکەنە ڕێکەوتنێک لەگەڵ لایەنی بەرامبەر نەکتە نابزوتنەوەی گۆڕان سبێنێ کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تری دەرەوە یەکێتی و پارتی یعنی جگە لە داواکاری و ڕێکەوتن و واژۆ چه دەسەڵاتێکی تریان هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە مافێک بۆ خەڵک مەرجیان دانابە ئەگەر ڕاستیانە کرد بۆ پۆست و پارەی نەچوینە مەرجەکیان دانەکە لە پاشەکەوتوانە ئەو شتانە نەکرێت ئەمە نایەنا حکومەتت ئەگەر هەوە گوزاران بیت بەس دیارە ئەوە دوو پۆست و پارە و ئەو شتانەکەتونە و هیچیان تێدا بەستەنیەوە. زۆر باشە سپاس بۆ کاگەیوب لە حاجیاوە کە دیارە چاوەڕێ دەکات لایەنە سیاسیەکان کە دەچنە ناو حکوومەتەوە مەرجی سەرەکیان هەڵۆشانەوەی پاشەکەوتی موچە بێت ئەگەرچی بزوتنەوەی گۆڕان ژێکێک لە خاڵەکانی هەڵۆشانەوەی هەڵۆشانەوەی پاشەکەوتی موچەیە دیارە دێمەوە سەر کۆمنتەکان وە کاماژەم پێکرد دلێر عەبدوڕەحمان دەڵێ ئەوە حکومڕانی داهاتوو دەری دەخات گەر لە بەرژەوەندیەکێتی و پارتی بێت چاک دەکرێتەوە پاشەکەوت نامێنێت گەرنا وەکو خۆی دەمێنێتەوە لە ئێستا داوای کە بەشێک لە هیوای بۆ خەڵکو و موچە خۆران گەڕاندووەتەوە لەوەی کە پاشەکەوتی موچە هەڵوەشێتەوە یا هیچ نەبێت دەستکاریەکی موچە بکرێت ئەگەرچی ناوی پاشەکەوتیش نێڵڕێتەوەیە کە لە بەغداوە بەپێی یاسای بودجەی ساڵی 2019 عراق بڕیە و پارەی کە دیاری کراوە لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان خۆی دەتوانێتەوە بفرۆشێ و ئەو بودجەی کە لە یاساکەیە بۆ هەرێم دیاری کراوە دەتوانێت پاشەکەوتی موچە هەڵوەشێنرێتەوە. باوکی ڕەوەند لە کەرکووکەوە باوکی ڕەوەند سڵاو لێبێت کۆمنتی جەنابەت لەسەر تەوەری دوانگەی ئەمڕۆ چی هەیە؟ والله من تێکەنێنم دێ لەبەر ئەوەی ئەوان دەستیان بۆ موچەی هەموو تاکێکی ئەم وڵاتە برد بە مامۆستا هەتا بگرێت کارمەندێکی شارەوانی سەرزادەکان برا بەڕێزەکەم ئەمانە چەندەها ساڵە 27 ساڵ هەموو شتێکیان بۆ چەدەستەر دێگەی کە پێشمەرگەیەک 500,000 نارێن دەستیان بۆ قوچی پێشمەرگە برد دەستیان بۆ هەموو فەرمانبەر و مامۆستاکان برد ئێستا تاات لە پاش 27 ساڵ ئەوە چەند ساڵە گۆڕانمان بین کۆمەڵمان بینی یەکگرتومان بینی ئەوەنەوەی نوێشمان بینی ئێمە ڕەشبیر بووین ئێمەی ملت ئیتر ئەو نوانی کە ئێستایان خۆمەوەی لەش پێیزانکە بچنە سەر بۆ ڕابردووی کەرکووک بەڵام شخصی بە خۆم ڕەشبینم دڵنیابە من لە دێ ئەم حکومەتە بە 6 مانگ جارێک موچێکەدەم شانی هەڵێگرێت بۆچی ئەوەندە ڕەشبینی بۆچی ئەگەر تۆ حکوومەتی بە 6 مانگ جارێک موچێت تو هەری چاکمان بۆ ڕێکەوت هەم لە سەرای ئازادی هەم لە 16 ئۆکتۆبەر ئەمانە تەواوەتی بەرەو کەسبوون ڕۆشت بوون. بەڵام بۆچی باوەڕت وایە ینی ئەگەر تۆ حکوومەت بی بە 6 مانگ جارێک موچێ و خەڵکو فەقیر و هەژارە دەدەی کە خۆت دەڵێی موچی هەموو لایەکیان بڕیوە بەس کاتەکەم لێمەگرا ئەگەر سەری ئەم قسەیەکەم هیچ کە ناڵێم فەرموو گۆڕان خاوەنی 25 کورسی پەرلەمان بووە بوو بەڵێ بۆ وەزیرەکانی هەموو دێوەڕۆنەوە بۆ ماڵەوە یەکێشی ئێستا گۆڕانی کۆمەڵە و ئەگەر یەکگرتووە و ئەگەرنەوەی نوێیە برا بەڕێزەکە ئەمانە خاوەنی هێز نین دەنالێت بە شێوازی دیموکراسی و مەدەنی بیکەن ئەمانە شێوازی مەدەنی دیموکراسی نازان یەکێشتی بەڵام ڕەنگە باوکی ڕۆن ڕەنگە لە دەرەوەی بابەتی مەدەنی و دیموکراسیشەوە خەڵک بێ هەردووبارە زەرەر بکات ئایا دەستبردن بۆ ئەوەش هێڵی سوور نییە بۆ خەڵک زیانی دوجار بۆ میلەت و بۆ خەڵک نابێت و دوجار هەموو ڕێگایەکی چاکسازی ناچارن هەموو کەسێ ڕەنگارپەنا بۆ ڕێکارە مەدەنیەکان بەرێت و ئەگەر لایەنە سیاسیەکانی ینی ئۆپۆزیسیۆنی پێشوو باوکی ڕەوەند ئەگەر لایەنە سیاسیەکانی پێشوو کورسیەکانیان کەمی کردبێەوە خەتای خۆیان یا بۆ نمونە بەرپرسیاریەکەت زیاتر دەکەوێتە سەرشانی خەڵک لەوەی کە دەنگی پێنەداون ئەخە دەنگی پێنەداون وانە وایە فەقەت زۆر جوانە من دەڵێم دەنگی پێنەداون بەڵام بۆکاری چێتە ینی خەڵک بۆچی ڕەشبین بووە نەچووە بۆ دەنگدان زانیوێتی ئەم سێلایانە ئەم سوادانەیەکیان بۆ نەکراوە ئێستا بۆ یەکە خەڵکێک دای ڕەشبین بوو بەڵام من قەناعەت و بۆچنی من وایە تا نادێ و خراپتریش بەڕێوە هەدێ حکومەت ملەتەکەی باشە ناسە بە 6 مانگ موچێ بدا 24 ساعتێک کارەبا بدا بەلای منەوە زۆرە چکە خەڵکە خۆی لەگە ئەم وەزعەیە کاکەجیا ئەم حکومەتە بەدە دوو بەش بەشێکی سەوساوەتەوە و بەشێکی فڕیوە ئەم بەشەی کە سەوساوەتەوە هیچ دەسەڵاتێکی نییە ئەوەی تریژە بەنادیوارە مانی 2 ملیۆن وەرەگرێ و یەکێ لەسەر شانی ئەم خەڵکە فەقیرە حکومەت خەڵکی کردو بە دوو بەش زۆر باشە باوکی ڕەوەند لەبەرەوەی من دەرفەتی بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوا بە کورتی پێم بڵێ ئەسبابەکان پێمان دەڵێت حکوومەتی هەرێم سبەینێ حکوومەت دەتوانێت ئەم پاشەکەوتە هەڵگرێت و نەیهێڵێت تۆ باوەڕت وایە پاشەکەوت دەمێنێ یانە وەڵی من دەڵێم نەوەکو ئێستا 27 ساڵی گەشت بنە تۆ ئەکتی ئەبینینەوە ئەم بەرنامێش حەزەکەم لای خۆت تەجلیکەی
پاشەکەوتی موسا قەناعەتمان یان 4 ساڵ هەبژێ لەم کابینێ تازەیەکەوە دروست دەبێت. زۆر سپاس بۆ باوکی ڕەوەند لە کەرکووکەوە کە بە ڕژبینیەکی زۆرەوە باوەڕی وایە کە پاشەکەوتی موچەوەکو خۆی دەمێنێتەوە و باوەڕی وایە ئەم دەسەڵاتە چاکسازی ناکە بەم شێوازە ڕێکارە مەدەنیانی کە هەیە. دیارە سیستەمی پاشەکەوتی موچە چەند ساڵێکە لە 2014ەوە بە ناوی چاکسازی و بە ناوی قەیرانی دارایی و شەڕی داعش بە زۆر بەستەر فەرمانبەران و موچەخۆران هێرمی کوردستاندا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە سەپێنراوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان. لە ئێستادا ئەوە سپابانەی کە هەن لە ئارادا بە تایبەتی بە پشتبەستن بە بەغدا ئەگەرچی نرخی نەوت بەرز بووەتەوە و گەرچی هەرێمی کوردستانی دەتوانێت پابەندی ناردنی و ڕادستکردنیەوە نەوتە نەبێ بە بەغدا، بەڵام دوجار ئاماژەکان دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە و لە ئێستادا فشاری لایەنە سیاسیەکان لە ناو پەرلەمان و لە دەروی پەرلەمان هەیە بۆ هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە. بینەرانی عزیز دوانگەی خەڵکی ئەم جارەشمان تایبەت بوو لەسەر سیستەمی پاشەکەوتی موچە کە کۆمنت و بۆچوونی جیاوازی هاوڵاتیانی لەسەر بوو. تا دوانگەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.